وەبەستمە گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی دۆخی ئابووری ئێران و هەروەها ڕێژەی هەژاری و بێکاری بەتایبەت کە بەپێی ئاماری فەرمی ئێران لە سێ پارێزگا کە زۆرترین ڕێژەی بێکاریان تێدایە دوو پارێزگایان کرماشان و سنەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان. بۆم مەبەستە لەگەڵ بەڕێز کەیهان یوسفی شرۆڤەکاری سیاسی لە شاری سۆفیا لە بولگاریاوە لەگەڵم دەبێت. بەڕێز کەیهان ئەم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24. دەکرێت پێمان بڵێ کە هۆکاری ئەم زۆریە لە ڕێژەی بێکاری و هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری لە ئێران چییە؟ سڵاو ڕێزبوویەوە بۆ بینەرانی خۆشەویستان، زۆر سپاس بۆ دەرفەتە بێمەتەندا. هەروەک دەزانن ئابووری ئێران ئێستا ئابووریکی شەڵەژا و ئابووریکی لاواز و نەخۆشە بەهۆی سیاسەتی ڕژیمی ئێران و ئەو گەمار و تەحریمانەی کە لەسەر ئێران هەیە. ئێران ناتوانێت ئابووری ئێران ناتوانێت بۆ جۆرەی کە دەبێت ببێت. وەکو دەزانن ئێران وڵاتێکی دەوڵەمەندە لە بواری نەوت و گاز و زۆر ژێرخان و وەکو سەرچاوی ژێرزەوینیەوە، بەڵام ئابووریەکەی ئێستا وەکو بێکاری ئەوەیە دەبینن بە تایبەتی ئەو بێکاریەی لە کوردستان هەیە، وەکو کوردستان وەکو هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستان بڵێن، و بە تایبەت وەکو پارێزگای سنە و کرماشان دەگەڕێتەوە بۆ تێڕوانینە بەقەوڵ داگیرکاریە کۆلۆنیالیستی لەسەر کوردستان هەیە لە ناوەندی ئێرانەوە لەلایەن ڕژیمی ئێرانەوە بە چاوێکی ئەمنیەتی چاو لە کوردستان دەکا و عیزم نادات کە سەرمایه‌گوزاری لە کوردستان نابێت. کەواتە دەکرێت بڵێن کە دوو پارێزگای ڕۆژهەڵاتی کوردستان زۆرترین ڕێژەی بێکاریان تێدایە، پەیوەندی بە کوردستانی بوونی ناوچەکەوە هەیە؟ بێگومان شتان لەواندا نەبێ ئەوان ئەو تێڕوانینەی لە دەوڵەت لە ناوەندی ئێرانە هەیە، لە سیاسەتی ئێرانە هەیە بەنسبەتی کوردستانە و تێڕوانینێکی لە نێوان داگیرکەر و داگیرکراوە و کوردستان وەکو داگیرکرا چاو لێ دەکرێت. وەکو پارێزگای سنە ئەگەر چاو لێ بکەین زۆرترین بەقەوڵ کانگای زێڕی لە ئێراندا هەیە، سەرچاوی ژێرزەوینی هەیە، کشتتوکاڵی زۆر دەوڵەمەندە، سەنگی بەردی هەیە، بەردی زێڕین کە دەفرۆشێت. بەڵام دەبینین ئاماری بێکاریەکەی 20/5 واتە بە پێی بەراوردی و راپۆرتەکەی خۆتانیجا ئاماژەتان پێکرد، نێوەنجی بێکاری لە ئێرانە 9.7%، بەڵام لە کوردستاندا لە شاری سنەدا لە پارێزگای سنەدا 20، یانە دوو قات و چەند زیاتر لە نێوەندی بێکاری لە ئێرانە. و ئەمە هەڵدەگەڕێتەوە بۆ ئەو تێڕوانینە سیاسی ئەمنیەتێک لەسەر هەرێمی کوردستان هەیە، بەتایبەت کرماشان بە ئەوەی کە ئەمە 100 ساڵە بەنسبەت کوردستانەوە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سیاسەتە پەیڕەو دەکرێت. ڕایەوەی کە دەبینین کوردستان هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستان بەقەوڵ کیانێکی دەوڵەمەندە، خاوەن سەرچاوێکە وەکو پارێزگای ئیران بەشێک لە کوردستان بەراوردی نەوت و گازی بەقەت قەتەر وەکو دەوڵەمەندترین وڵاتی دنیاە، بەڵام ئێمە دەبینین ڕێژەی بێکاریەکە لە کوردستاندا چەندە. بەڵێ، کەواتە وەکو باسیەکەی ئەو وڵاتە بەو شێوەیە دەوڵەمەندە بۆچی ڕێژەی بێکاری هێندە بەرز بۆتەوە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان؟ ئێوە دەبینن لە یەک ساڵی ڕابردوودا نرخی دراوی ئێرانی، تمەنی ئێرانی تقریباً 100% بە بەراورد لەگەڵ دراودا ڕووخاوە. یانە ئەگەر لە سەرەتای ساڵی بەقەوڵ ئێرانی و بەراوردی بکەین یەک ساڵی ڕابردوودا 27,000 تمەن بوو یەک دۆلار، بەڵام ئێستا 51,000 تمەنە. و ئەمە دەگرێتەوە بۆ سیاسەتی ڕژیمی ئێران بەنسبەت دنیای دەرەوە، بەنسبەت دنیای ڕۆژاوا، و وای کردووە کە ئەو سیاسەتە بەقەوڵ پشتیوانی لە گروپەری تروریستی دەستێوەردان هاوکاری لەگەڵ دەوڵەتێک کە دژایەتیان لەگەڵ ڕۆژاوا و خودی پێک هاتە و بەقەوڵ ئەو گفتمانش بەقەوڵ هەناردەکردنی شۆڕشکەواتە دروستکردنی گروپەری تروریستی لە وڵاتانی ناوچە و بەقەوڵ ئافریقا و لە زۆر شوێنی دنیادا. و ئێران ڕژیمی ئێران بکەوێتە پۆزیشنێکە و کە دژایەتی لەگەڵ دنیای ڕۆژاوا بێ و ئەو ئابروقۆلە کە ئەمریکا و یەکێتی و لەسەر ئێرانیان خستووە، وای کردووە ئێران ئابووریەکەی داواز بێت، نەوت و گازەکەی بە نرخی ڕۆژ وەکو وڵاتانێتی کە شتێکی عادی بەقەوڵ هەناردە بکاوە. ئەمە 60% ئابووری ئێران بەستراوە بە نەوت و گاز، ئەمە وای کردووە ئابووری ئێران داواز بێت و ئەو نرخی بێکاریە و ئەوەندە لەسەرەوە. باشە بەڕێز کەیهانیانی، گوتت کە بەهۆی کوردستانی بوونی کرماشان بە تایبەت وەسنە و پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان ینی بۆیە هێندە ڕێژەی بێکاری بەرزترە لەو پارێزگایانە، کەواتە دەکرێت بڵێن ئەو سیستمە یاخودە و ڕێکارانی کە بۆ کەمکردنەوەی ڕێژەی هەژاری و بێکاری لە ئێران پەیڕەو دەکرێت وەکو پێویست لە ڕۆژهەڵاتی کوردستان کاریان پێناکرێت لەلایەن حکوومەتی ئێرانەوە؟ بێگومان
هەرێمی کوردستاندا و لە ناوچەکانی دیکەی پراوێز ئێران وەکو بەلوچستاندا ئێوە سەرمایه‌گوزاریی گەورەی یا کەلان بە فارسی وتنی نابینن ئێمە کارخانە و شتێکی زۆر بێت کە لەوێدا خەڵکی ئەو ناوچانە لەوێ بکار بکەن ئەگەر لە ناوەندەکانی ئێران لە شوێنە بەقەڵ لە ناوەندی ئێران لە کرمان ئیسفاهان سمنان تاران ئەوانە بگەڕین کرێکاری کوردە دەڕێت یا شارومەندی کوردە دەڕێ بۆینە بۆ کرێکاری لە شارەکەی خۆیان کار نییە دەرحاڵێکە مەسڵەن ئەو کوردە دەڕوات لە ئیسفاهانە کار دەکات ئەوە بەرد و کشتتوکاڵەکەی کوردستان هەنار دەکرێت بوو ناوەندی ئێران لە کارخانەکارێنە کوردەکە دەڕێت لەوێ کرێکاری دەکات دەرحاڵەکە دەبێت لە شارەکەی خۆیان لە هەرێمەکەی خۆیان لەوێ لە بەرهەمەکەی خۆی بەقەڵ بژێوی خۆی دابین بکاوە کاریژی هەبێ بەڵام دەوڵەتی ئێران لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی سیستماتیک بەرنامەدا ڕێژرا و هەرێمی کوردستان هەرێمی ڕۆژهەڵاتی کوردستانی وەکو دواکەوتوی ئابووری ڕاگرتووە و ئیزن نادات بەو تێڕوانی داگیرکاری کە باسمان کرد کە ئەو هەرێمە بتوانێت تەنانەت گەشەی ئابووریش هەبێت. بەڕێز کەیهان یوسفی شرۆڤەکاری سیاسی لە سۆفیای بولگاریاوە لەگەڵم بووی زۆر سپاس.